هێزێکی حەشدی شەعبی چوونەتە سنووری پارێزگای سلێمانی و زاری کرمانجی بۆ کارەکەی ئاشکرا دەکات. بزانە بەرپرسانی حەشدی شەعبی بۆچی چوونەتە ئەو شوێنە و چیان گوتووە. سڵاوتان لێبێت، پشتیوانکەریمم لە یەک باسی ئەمڕۆ وردەکاری لەسەر و بابەتە دەخەمە ڕوو. بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەمە هێزێکی زۆری حەشدی شەعبی لە سنووری کفری لە ئیدارە سەربەخۆی گەرمیان چوونەتە سەر بیرێکی نەوت. فەرماندەیەکی پێشمەرگە دەڵێت حەشدی شەعبی پیان ڕاگەاندووە کە بەڕێکەوتن لەگەڵ باڤێڵ تاڵەبانی هاتوونەتە شوێنەکە. بەپێی زانیاریەکانی یەک باس، هێزەکەی حەشدی شەعبی 550 ئۆتۆمبیلی سەربازیان پێبووە و چوونەتە سەر بیرێکی نەوت بە ناوی قەمەر لە نزیک ناحیەی گوڵەجۆی سەر بە قەزای کفری لە ئیدارەی سەربەخۆی گەرمیان. بەرپرسانی پێشمەرگە لە شوێنەکە ڕادەگەێنن کەسێک بە ناوی سەید تاڵیب بەرپرسی ئاسایشی گشتی حەشدی شەعبی هاتووە و گوتووەتی کە قسەی لەگەڵ باڤێڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە بۆ ئەوەی ئۆپەراسیۆن لە جژی داعش بکەن و بە ئێمەیان وتووە برای ئێمەن، تەنیا ئەم سێ ڕۆژە مۆڵەتمان بدەن. جێگری لیوای پێنجی هێزەکانی پێشمەرگە لە سنووری کفری دەڵێت وەزارەتی پێشمەرگە پێی ڕاگەیاندوین کە قسە لەگەڵ بەغدا کراوە و دووسێ کاتژمێری دیکە هێزەکەی حەشدی شەعبی لە سنوورەکە دەکشێنەوە چونکە بەبێ هاو ئاهەنگی هاتوون. ئەو فەرماندەی پێشمەرگە دەشڵێت 550 ئۆتۆمبیل و ئامێری سەربازیان پێبووە کە نزیکەی 150 ئۆتۆمبیلی سەربازی لەخۆ دەگرێت و خەریکی جێگیرکردنی هێزەکانیانن، بەڵام دەکشێنەوە و دەشڵێت هەر ئێستا دەستیان بەکشانەوە کردووە. لە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەش کردن. هەر شاد.